هونەرمەندێکی گەورەی وەکو حەسەن زیرەک یا وەکو زۆرێک لە هونەرمەندەکان وەکو ئەحمەد شەماڵ وەکو سەڵات داوودە کە عەسبی بۆوانە کردووە گوێ لەو باڵەوانە بگرە زۆر شتێکی سیر بەدیەکەیت کە مەگەر هونەرمەند پێی بەو شتە ببات ئەوش ئەوەیە کە بە ئامێری باڵەوانەکە بە تاقی تەنیا هێناوێتی مقدمە پێشەچی بۆ ئەو گۆرانیە داناوە دواییە چێتە سەر تەرجمەی گۆرانیەکە دوایی تەسلیمی گۆرانی بێژێکاتەوە یعنی ئەمە دوای ئەتوان بڵم 50 ساڵ دوای ئەوە تازە لە مۆسیقای کوردیە هەست بۆ ئەەکەی کە گۆرانیە گەێنی تەوزیعاتی بۆکەی دابەشێکی ئامادەیەکی ئەو پیاوە بە تاقی تەنیا یعنی وەکو ئامێری وەکو ژەنیاری باڵەبانە زۆرانە نییە کە لە هەموو کوردستانە هەمانە میلیەکان کە من ڕێزم هەیە بۆیان ئەوانش هەندێکیان تێ شارەزاد بە ئێستا بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەم ڕۆماندا بەڵام بۆ ئەو سەردەمەی ئەو زۆر بووە کە بە تەنیا ئامێرەکەەوە هێناوێتی تەوزیعاتی بۆ گۆرانەکە کرۆ بە یەک تەنیا ئامێر زۆر سێری بوو ئەوە بەڕاستی دەستڕەنگینی و هونەرمەندی ئەو بنەماڵەیە نیشانەیە مەلافەن بەڕاستی زۆر دانیشتووی لەگەڵ سەلاح داودا ئەو ژەنیاریش بوو باڵەیە ژەنیاریش بوو هونەرمەندی لە هەموو بوارەکانە شارەزایی هەبوو بەس هەموو جارە بە منێوت ئەو مامۆستا شکور خەیات ئیسا مامۆستا شکور لە خەیات لەوانەی گوێ لە دەنگیشم بێت ئەویش هەرفیە وتمەیی مەلافوات ئەوەی ئێمە تاوامان کرد بەڵام تۆ ئەو خوایە تۆ چیتە ناو مقامەکان و لە مقام دوور مەکەوەرەوە ئێمە پێویستمان بەوەی بەڕاستی مقامزانمانە بێ پێویستمان بەوەی هەموو جارە پیان وتم هەموو جارە ئێستا مامۆستا شکور لەوانەی گوێشی لێن بێ هەموو جارە پێمەڵێ لە مەلافوات من ڕازیم نێتەوە هیچ شتێکی تر بڵێ هەر خەریکی مقامەکان بە چونکە بچیتە ناو ناخی مقامەکانەوە خۆ من کابراایەکم خەڵکی خراکێشم ئێمەش ڕازیمانیە بەڕاستکاکزا نەوەڵام منەوە زۆر دەمێکە بەڕاستی تەکلیفی دەکەم کە ئەو ڕێبازە بەرنەیە چکە بەڕاستی ئێمە سەرجە مەقامەکان کە لە دنیا هەیە حەوت مەقامە سەرچێکە کەس ناتوانێت خۆی بکە بخاوەنی مەسەن نە کورد دەتوانێت بڵێ منە نە تورک دەتوانێت بڵێ نە عەرەب دەتوانێت نە فارس هەموو ناوەکان لێکەوە نزیکە سێگا و چوارگا و دەشت و هەرچەند ناوەکان بەڵام ئەم مەقامە ڕەسەنانی گەرمیان قەتار و وەڵاوەسی و خاوکەر و خورشیدێمانە بەڕاستی لە ناو جەرگەی خەڵکی ڕەشۆڕوت و بەژمێنێت و جوتیار و هەژاری کوردنشینەوە هەڵقوڵاوە باش کاک جەزا ئەمە باز لە کاریگەری هونەر بکەم ینی هونەر لای حکوومەت کاریگەریەکی وای نییەوە ئاوڕی لێ نایەتەوە یان لە هونەرمەندان وەک دەزان من نەزانم کە هونەر و هونەرمەندان کاریگەریان هەیە ئەوەی بینیمان لە هەڵبژاردنەکانە بەڕاستی دەوریان هەبوو من ئەوەی کە تێبینیم کردبێت لە سەراپای ئەو کەسانی کە خۆیان کاندید کردبوو بۆ پەرلەمان هیچ کەسێکیان بانگەشەوەیان نەکرد کە خزمەتی هونەرمەند دەکەین زۆر بێباگانە یعنی هەر باسی هونەرمەندیشیان ناکرد هەموو پرۆگرامەکەی خۆشیە کردەوە ئاماژەیەکی بەسیتی بۆ ناکە لە کاتێک ئەمە هونەرمەندەکانە بووین بە پشتیوانی ئەو کاندیدانە بووین بە پشتیوانی کاندیدەکان بەس کاندیدەکەمان نەبیست کە باسی ئەو پرۆگرامی ئامادەی کردووە ئەو شتانەی کە بە تەمای لە داهاتووە بیکە باسی بە کەمترین خاڵ ئاماژەی بەوە ناکرد ئەگەر چووە پەرلەمانەوە یاگەر گەیشتە شوێنی دەسەڵات کەمترین پرۆژێ پێ بە بۆ هونەرمەندان توانێ بەسیترین داواکاری ئەمە هونەرمەندانی میلی ئەوەیە کاک نەریمان ببوورە قسەکانشم پێ بڕیت ئەوە زیاد لە 3 ساڵە دەستیان خستوتە بینەقاقە و پاروی هونەرمەندە میلیەکانەوە کە بە ئامێری دیجەی مافمان زەوتەکرێت بە چەندین شێواز ئێمە خەباتمان بۆ ئەو کردووە هەر ئەو ماوەسبێنە ڕێپێوانش بکەین ئەڵێ وڵا ئەمە هاندراون با بە ڕێپێوان ناکەین بەڵام زۆرمان بۆ هاتووە ئەو هونەرمەندانە زۆریان بۆ هاتووە تۆ نایڵیت بژێوی ژیانی خۆی دابین بکە بە قورگ و بە هونەرەکەی خۆی تۆ ئەنی بە ئامێرێک هونەرەکەی ئەو فرۆشیتەوە بە چه حەقێک خاوەنی هۆڵێک بە چه حەقێک هونەرمەندەکە خۆی لە شاری سلێمانیە لە هەولێرەیە لە هۆڵەکەی خۆیان بە دەنگی ئەو پارەپەیاکە بەوە ناوەستێکە ئەو سەرمایەدارێکی گەورەیە بە سەرمایەکەی خۆی پارەپەیاکە بەس ئەیانێت بژێوەکەی ئەم ژیانی ئەمیش زەوتەکات ئەمە بەسیترین داواکاری هونەرمەندەکانە کە ئامێری دیجەیە دوا بە دوای ئەوە مافی کۆپیکردن کە خۆشبەختانە ماوەیە هەندێک هەوڵەکان چڕ کراوەتەوە لەلایەن هونەرمەندێکی و ئارامەوە دەستخۆشی لەکەم بەڕاستی هیچ کەسێک بەو شێوەیە زۆر تا ئێستا شۆڕ نەبووتەوە بۆ مافی هونەرمەندان ماوەیەکە لێرە لێە هەوڵە درێت مافی هونەرمەندان دەستەبەر کرێ بەڵام مەگەر تۆ بڵێ حساب بۆ هونەرمەندان نەکرێە ئایا کاریگەری نییە من نەتوان بڵم هونەر و هونەرمەندان هونەر بە هەموو شێوازەکانی پایەیەکی گەورەی کۆمەڵگایە بۆ نمونە ئێستا باسی کەرکووکەکەی باسی سەرکردەیەکی سیاسی بکە چەند بەناوبانگە چ سەرکردەیەکی کورد شۆڕژێر بۆ لە کەرکووکە چەند بەناوبانگە من ناتوانم تەحەدا بکەم سەڵات داودە بەقەدەر ئەو سەری بەرزە بەقەدەر ئەو بەناوبانگە هەروەک عەرەبەکان و تورکمانەکانی زۆر گویان لێگرت کە من بووە سەڵات داودە بەنمونیانەوە کاک نەریمانجە مەبەستم پلەپایی ئەو هونەرمەندەیە
لەناو هەموو کۆمەڵگەی کوردەواریە کاڵی هونەرمەندێک وەکو سەڵاح داودا، شکور خەیات، عەلی مەردان باسی سەرکردەیەکی سیاسیش بکە بە هەمان شێوە بەناوبانگە. طبعاً عەرەبەکان من پێ دەڵێم دانیشتنێکم لایە بە ڤیدیۆیی کە دەستم کەوتووە هونەرمەند هابە دانیشتووە، هونەرمەند سەڵاح داودا، هونەرمەندێکی تریش باوەڕکە نازانم ئێستا ناوی چێوش بەناوبانگە لە کەرکووکە، بەڵام ینی ئەوانش بە چێژەوە جوێرە ئەو کاتانی کە سەرێتە سەر سەڵاح داودا باوەڕکە ئەوانش زیاتر چێژە دەنگی سەڵاح داودا بینین. بەڵێ مەلافات دوای مردن ڕێزگرتن ناو ئەنەی چی تۆ؟ یعنی هەرچەند من بە زەڕوری ئەزانم دوای مردنیش ڕێزگرتن، بەس تۆ ناوی ئەنەی چی؟ وەڵا وەکو شتێکی وەکو دۆبلاجێک وایە. نایەنەی دۆبلاجە؟ ئەی وەڵا وایە وان نییە؟ بەڵێ بۆ لەوە پێش ڕێزی لێ ناگرن، بۆ لەوە پێش دەستی ناگرن، یعنی لە بوارەکەی خۆیان چاکتری ئیشەکە بکوایە وانە ئیسە هونەرمەندانی ئێمە ئەگەر هاوکاری بکرێن ئیسە هونەرمەندمان زۆرە، نەخۆشمان زۆرە، بەڵام حقیقەت شوێنی نییە بیان بەسێ بەیەکەوە، شوێنی نەبووە بیان بەسێ بەیەکەوە. ئەمجا هەرێکی ئیسگە ڕۆشتووە خەریکن بەلایەکە ئەڕۆن دوای شتێکی ترەکەون. بەڕاستی هەندێک هونەرمەندمان هەیە ئەچنە شێت چەتری حیزبێکەوەی تر لەوێ نانە دەرەوە نابێ بچنە ئەو شوێنە. ئێستا ماسە ئەو کۆمەڵێکە کاکجەزا خەریکە دروستیەکە من وەشێکی زۆر زۆر پیرۆزدەدان زۆر شتی من بۆ ئیفتتاحەکەیشی چوون بەخوا ئەوە خۆی ئاگادارە چوون. پێ دوای ئەگەر هونەرمەندێک سەربەخۆ بە بتوانێت بژی، ئەگەر سەربەخۆ بێ، ئەگەر سەربەخۆ بێ وەڵا ئەگەر هەر خۆی بژی لەسەر هینی خۆی بجێ خۆی وەڵاهی ئەگەر هونەرمەندی بۆ ناکرێت ناتوانێت خەریکی ئیشە بێ و هونەرمەندیش بێت. ئەبێ حکوومەت دەستی بگرێ، حکوومەت کە دەستی گرت هاوکاری کرد ئەوش ئەتوانێت لە بوارەکەی خۆیان ئیشەکە بکاو زۆر زۆر بەچاکی سەرکەوتوش بێت. بەڵێ کاک دەزات تۆ بۆچی ئەیگێڕیتەوە کە خزمەتی هونەرمەند ناکرێت؟ کاک دەریمەم زۆر زۆر لە شوێنی دەسەڵاتەوە لە بەرپرسانەوە جۆم لەوە بۆ ئەڵێ بۆ هونەرمەندان هەر ئەڵێ حکومەتەوەمان بۆ ناکە حکومەتەوە بە پێچوانەوە خۆی قسەیەوان ڕاستە لە وڵاتانی تر هونەرمەند هاوکاری حکومەتەکە هونەرمەند ئیشی خێرخوازیەکە، بەڵام هونەرمەند لەو کاتەیە مافەکانی دەستە بەرکراوە. یعنی تۆ پێ دوای ئەمە پێویستمان بە جۆرێک لە یاسایە بۆ پاراستنی مافی هونەرمەندان، مافی کۆپیکردنی سیدی. من کە بتوانم سیدیەکی خۆم کە گۆرانی بێژ بم، هەتا من گۆرانی بێژ نیم بەس بەنمونەی هێنمەوە بڵاو بکەمەوە داهاتەکەم ئەوەندە زۆر بێ کە ئەتوانم ئیشی خێرخوازیشی پێ بکەم، یا کە بتوانم کۆنسێرتێ بکەم لە ڕووی شوێنی باش و هۆڵی باشوانە بۆ دابین بکرێ، یاخود ئەگەر وەکو باسمان کرد ئەو دیجەی کە ئێستا بەڕاستی تا سەر ئێسخان دابەزیوتە ماڵی هەموو هونەرمەندەکانەوە کە زۆر زۆر تەسی لە بژێوی ژیانیان کردووە ئەوانە هەمووی. بەڵێ پێ دوای ئەگەر پەرلەمانتارێک لە کوردستان هونەرمەند بووە، ینی پرۆژە یاسایەکی وای هەبووایە، نازانم پەرلەمانتارەکان من ئەناسم بەس خەلفیەتی زۆریان وابزان بەس تۆزێک شوێنی کەریم کاک نەریوانجان نایڵ نەشتانە زۆر زەحمەتم شوێنی کەری کابان تۆزێک لە هونەرەوە نزیکە باوکی خۆشی لە ڕاگەاندن بووە. خۆشبەختانە ئێستا هونەرمەندێکی زۆر خۆشەویست و پێشمەرگەمان لەناو پەرلەمانەیەکە شوان کابانە. من بەڕاستی بەر لە چەند ڕۆژە هانان بۆ بردووە بۆ ئەو کێشانەی خۆمان کۆمەڵەکەمان کە وەکو باسم کرد 4 مانگە نەبوو جەمانەیە کرێخانومان نەیەوە نەسرێمان نییە، یعنی نازانم چۆن ئەتوانین ئەگەر بەو شێوە بەردەوام بینیە چەند ڕۆژێک لەمەوە پێش بەتەواویمان بگرین. برادرێکی دەسەڵاتداری ئەم شارە حەز ناکەم نایبێنم تکاکەوە زۆر ئەی بە هەرچێکە بێ ئێسام خەڵکەمان ئەکاکە ئەخت دەوەرە تۆ حەلێکم بۆ دابنێ ئەڵە سوار بن عیبێک و دابەزی دو عیب کۆمەڵەیەکە دەبێت نە نەسرێتە بێ نەکرێخانوتە بێ نەبتوانی ئەسڵان باوەڕێکی 3 مانگە درگای کۆمەڵەکەمان نەکردێتەوە ئەی منمان نەگرم ئەگەر بە شێوازێک بتوانم داوای مافەکانی هونەرمەندام. بەڵێ مەلافات ئەو ژیانەی کە سەلاح داوودە ئەژیا پێ دووە بۆ ئەو ژیانی هونەرمەندێکە، ینی هونەرمەند وە ئەژی. وەڵا کاک زەزادەی بووی خۆ هەموو جارە باسی شێکرد بۆ من، ینی لە ئەو پەڕی خراپ ژیانی زۆر زۆر خراپ بۆ سەلاح داوودە لەژێر ئەستی هەژاریەوە دانیشتووە لە هەتاکو مرد لە خانووی کریا بووە، هەتاکو مرد ئەوی بەس یەک هیوایەتێکم هەیە کوڕەکانم ژن بێن و بە شەرتێک کوڕەکانم ژن بێن و بچنە شوێنی خوان و دامەزێن و ئەوە پارەم هەبێ کە ژن بۆ کوڕەکانم بێن. ینی زۆر لە بارەی مادیەوە لە دواوە بوو فەقیرە. بەڵێ کاک جەزا دەبێت چی بکرێت بۆ خزمەتی زیاتری هونەرمەندان، ینی ئەبێت چۆن هەنگاوەکان بنرێەوە چی بکرێت؟ بەڕاستی بێ هەر خەباتی بۆ بکەیت
ئەبێ هونەرمەندان هەمووی لە ئاستی خۆیانەوە هەر کەسە و بە شێوازێک لەو شێوازانی کە خۆی ئەزانێت ئەبێ بەڕاستی ئەمەیتر ڕێگە نین وەکو چۆن کاک پشتیان باسی کرد نابێت کۆمەڵە هونەرمەند وەکو هونەرمەندە ڕەسەنەکان ئێستا لە خلالی شەو ڕۆژێکە هەڵبتۆقیان دێ کەس نەزانێمە لە چووە بەرز کرایە و هونەرمەندێکی تریش لەسەر تەمەنەوە لەسەر حسابی هەموو میلە دەوشتانەکە لەسەر حسابی و هونەرمەندانی تریش دەکرێت چونکە بەڕاستی نەعەدالەتی لە هەچ ئاستێکا بێت لە هەچ بوارێکا بێت خەڵک پێی قبوڵ ناکرێت کاتێەوە هاتووە بە یەک چاوسەیری ئێمە هونەرمەندان بکرێ وەکو باسیشی کرد ئێمە هونەرمەند دیشمانەیە کە خۆی ڕاوێژکارە لەو شوێنە دەسەڵاتدارانەیە ئەو هونەرمەندە ڕاوێژکارانە هیوادارم دەنگی هونەرمەندان هەمووی بگەینە شوێنی دەسەڵات و دەستگاکانی حکوومەت و لایەنە بەرپرسەکانی وەکو وەزارەتی ڕۆشنبیری و وەکو سەرجەم شوێنەکانی تر کە بتوانن بە یەک چاوسەیری هونەرمەندان بکرێ میکانیزمێدا بێ بۆ زیاتر خزمەتکردنی هونەرمەندان بە هەر شێوازێکە بەرنامە و پلانی تایبەتی بەدا بنرێت. بەڵێ من نافات ئەگەر شتێکت مابێت لە کۆتایی بەرنامەکەدا لێرەوە بێڵێ ئەگەر دواوتت وەڵام من دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم و سەرکەوتوو بن زۆر سپاسدان دەکەم. بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێزت کاکجسا ئەگەر بەڕێزت شتێکت مابێت لە کۆتایی بەرنامەکە بێڵێ. وەڵای من دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە لە هەموو ئانووساتەکانە ئێوارەی جەماوەر دەسەخاتە سەر خاڵا گرنگی و جەوهەریەکان کە ناو کۆمەڵگایە ئەمڕۆژ کە یادیە و کەڵە هونەرمەندە بووە زۆر بەداخەوە من نەمتوانی لە مەراسیمەکەی ئامادە بووم وەکو ئاماژەم پێ هونەرمەندی خۆشەویست کاک عیرفانی وێستا محەممەد لە باتیمە بە بروسکەیەک بەشداریمان کرد زۆر حەزمەکە دێبمایە بەڵام مادەم لێرە لەم بەرنامەیە و لە ڕێگەی منبەرەکەی بەڕێستانەوە یادیە و هونەرمەندە گەورەمان کردەوە زۆر سپاس بۆ تۆش و ئەمە ئاماژەش بۆ بم سەڵعداودە نەمردووە هەر بەردەوامە لە بەرەوەی کوڕەکەی زۆر دەنگخۆشەشی هەمان ڕێزکەی باشی گرتووە وەکو بۆم باسەکەن بە هەمان ئاست و بە هەمان ئەدای زۆر باش من هیوادای سەرکەوتن بۆ خۆزم و بۆ هەموو کەسانش کە هەستان بە یادکردنەوەکەی ئەمڕۆ کە بەڕێوەبەرێتی کە لە پووری کورد بوو زۆر سپاس. زۆر بەڕێز جەزای ساس سەرۆکی کۆمەڵی هونەری میلی کوردستان بەڕێز مەرافوار قەنەداخی هونەرمەند و مەقام بێت جارێکی تر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان بینەرانی بەڕێز جارێکی تر سپاس بۆ ئێوە ئێمە لێرەوە جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ هونەرمەندی گەورەی کورد سەلاح داودا و خۆشەویستیمان بۆ هاوسەرەکەی و مناڵەکانی و لێرەوە دەڵێن کە بەڕاستی باوکیان کە هونەرمەندی گەورەی کورد سەلاح داودا خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە ئێمە لێرەوە حرمەتی خۆمان دەنێرین بۆ ئەو و بۆ خێزانەکەی جارێکی تر سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون تا کاتێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان نەگەم. بەردەوام تا پێش